شما مثلا من مەبەستمە ینی سەرنجت بزانم لەسەر ئەو ناکۆکیە سیاسیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان کە هاوکات بابەتی ڕفراندۆمیش بۆتە بابەتێکی جددی بۆ گفتوگۆ هەم لە نێو هێز و لایەنە سیاسەکان هەم لە شەقامدا هەم لە میدیادا مەبەستمە سەرنجت بزانم جارێ لەسەر ئەو ناکۆکیانەی کە هەن بۆچی خاوبوونەوە نابینرێ لە ناکۆکیە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا. ناکۆچیەکان بە نەزەری من یەکەم خاڵی سەرەکی ئەوەیە کە ئەم حیزبە کوردستانیانە بە تایبەتی پارتی وێچێتی عەقڵیەتی شاخ و بەرەی جود و جوقدەکەیان نەگۆڕیوە، یعنی ڕۆحی ململانەکەیان نەهێناوە بۆ کۆلکەیەکی هاوبەش لە نێوانی خۆیان و جیلێکی تر کە تازە پێگەیشتون. هەر بەو عەقڵیەتەی جاری پێشوو زۆرانبازیە گەگرن، ئەم جارە زۆرانبازیەکی سیاسی اقتصادی ئیرادە ئەم جۆرە شتانەیە. من وازانم سەبەبەکە بەس ئەوەیە. بەڵام بۆچی ینی پێ دوایە هەر ئەوەیە کە لە شاخ کاریان پێکردووە بەرەی جوق و جووت، چونکە خۆ ئەوان 26 ساڵە حکومڕانی دەکەن لە هەرێمی کوردستاندا و هەڵبژاردن دەکرێت چەند خولێکی پەرلەمانمان هەبووە، چەند کابینەیەکی حکومیمان هەبووە، ینی بۆچی پێ دوایە هێشتا هەر لەو ئەقڵیەتەدایە لەو تاریخەدا وەستاوە کە تۆ باست کرد. ئەخرێستە من لە نەرویجم حوت حیزبی نەرویجی ئەچنە ئینتیخاباتەوە، بەڵام کۆلکەی هاوبەشی هەمویان هەیە کە دەستورە، هەمویان لەسەر شتێک ڕێکەون، هەمویان لەسەر سیستمێکی هەڵبژاردنەکە ڕێکەون، تەزویرات لای هەمویان مەحکومە. ئێوانە ناگەنەوە نەتیجە، ینی با 26 ساڵ نەبێ 56 ساڵ بێ. ئەگەر هەمان عەقڵیەت، هەمان نەفسیەت، هەمان دیکتاتۆریە کە لە ناخا هەیە، هەر یەکە ئێوە خۆی فەرزکە لەسەر ئەوی بەرامبەرەکەی یا کەسبی کا بۆ خۆی وجودێکی تری بەرفراوانکردنی نفوز و ساحە و مەساحە، ئێوە تەبعەن نەتیجەکە هێرەوەیە. یعنی ئێستا شکستی کوردایەتیێوانان لە ئیدارەی کوردستانە زۆرترە لە پێش 15 ساڵ لەمەوە پێش. پەرلەمان ئێستا معەتەلە پەکی کەوتووە، حکومەت ئێستا شەفاف نییە، دزی و گەندەڵی و ڕەشوە و واستەکاری و ئەمانە هەمووی زیاتر بوون. ئەنجا داڕزاوە بۆ کۆمەڵگەکەی خوارێ هاتۆتە خوارێ. باشە مامۆستا من شتێک بۆ من جێگەی سەرنجە، ینی تۆ لە ماوەی ڕابردوودا لەگەڵەوەی قسەت هەبووە لەسەر کۆی هێز و لایەنە سیاسەکان بە ئیسلامی و ئەلمانیەوە، بەڵام زۆرتر سەرنج و قسەکردنی تۆ یان ڕەخنەکانی تۆ لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە کاتێکا خۆ بە نەتیجە ئەگەر لە خەباتەوە حساب لە خەباتی شاخەوە حسابیکەی تا ئێستا هەمووتان ئێوەش پێشووتر وەکو بزوتنەوەی ئیسلامی بۆ نمونە خۆ بەشدار بوون لە دروستکردنی ئەم جۆرە لە بیرکردنەوە بۆ حکومڕانی ئەگەر خراپە. نا بەشدار نەبووین لە جۆری بیرکردنەوەکە. جۆری بیرکردنەوەکە لای یەکێتی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا لە یەکەم ڕۆژەوە لەسەری پەرۆدەبوون لە 1970 وان. لە لای پارتیش حیزبێکی قەبەلیە، لەبەرەوە ناوەکە ناوی پارتی دیموکراتە، ژنەخۆخۆی دیموکراتی نییە، ڕەفتارەکان دیموکراتی نین، باوەڕبوونی بە دیموکراتێتێکە ئەسڵەن زەعیفە، لەبەرەوە قەبیلەیەک تەحەکوم لە ئیشەکانەکە بە ناوی پارتی، بە ناوی کوردایەتی، بە ناوی شۆڕش، بە ناوی ئیدارە و دەوڵەتیش بە هەمان شێوە. ئێستا ئەمەیە ئێمە بەشدار نەبووین لە داڕشتنی ئەم عەقڵیەتە، چونکە عەقڵیەتەکان لە تیۆریە سیاسی و فەلسەفیەکانەوە دێن. ئەم تیۆریە فەلسەفیانەی کە ئەمان باوەڕیان پێ ئەگەر ناوی بنێن فەلسەفە، ئەمە ئەوەی دروست کردووە نەک ئیسلامی. ئەمە بەشدار بووین خەباتەکە جێگای ڕێزی هەموو لایەکە بە هەموو تەبەقاتی خەڵکەکەشمانەوە، هەرچی کەسێکە پێشمەرگە بە تاکوون ساڵی 91 و بەشدار وێ خەڵکە مەدەنیەکەش لەو گۆڕانکاریە جەزریە، ئەنجا بۆ هەموو هیوا ئاواتەوە پەرلەمان دروست بوو، هەموو دڵمان پێی خۆش بوو، ئەگەر چی ئێمە ئیسلامی تیاشیا مەحروم بووین، بەڵام وتمان هەنگاوێک لە شۆڕش ئەچینە پێشەوە بەرەو ئیدارەیەکی مەدەنی دەوڵەتی، هیچ هەموو ئامالەکانیان پوکانەوە. باشە، بەڵام بۆ نمونە پێگەی گۆڕان دەکەوێتە کوێی لە دامەزراندنی ئەم نەوعە لە بیرکردنەوە یان ئیدارەدان بەم نەوعە لە بیرکردنەوە بۆ حکومڕانی. من پێم وایە گلەیە زۆرەکە بۆیە لە پارتی وێچێتیەکرێت، چونکە ئەوان کارۆدەستی سەرەکین، هەموو شتە مەرکەزەکان بەدەست ئەوەن، سەرۆکایەتی و پەرلەمان و ڕئیسی حکوومەت و ئەمنی قەومی و اقتصاد و تیجارەت و حتا کۆمەڵە. بەڵام خۆیەمەزانی تریش هەن لە ناو کایە سیاسەکەدان ململانەی حیزبی دەکەن، وانە خۆ بە نەتیجە ئەوانیش دەبێت ڕۆڵیان هەبێت لە تەسیردانان لە ناوی بیرکردنەوە. باشە هیچ گومانی تیان نییە. ئەو ڕۆڵەی کە گۆڕان بینیوە بە تایبەتی نەوشێرە مستەفا وەکو خۆشی گۆڕان هەڵبەتە تاوان وەکو هەموو گۆڕان ئەو کاریگەریەی کە کردی لە زەمانێکە کە چەقبەستوو بوو، بەردێکی گەورەی هەڵدایە ناو گۆمەکە و شڵەقاندی، کە شڵەقاندی لە قازانجی هەموو چینەکانی گەل هاتەوە، لە قازانجی گۆڕانکاری هاتۆ، ئەو بوو بە بەرهەڵستکارێکی دیموکراسی مەدەنی ڕاقی و حەزاری. بەڵام هەر جەناب دەزانی هەر هەفتەی یەکەم لە سەرکەوتنی گۆڕان و بەدەستهێنانی 25 کورسێکە مەسعود بەرزانی
کۆڕێکی دروست کرد مەجلیسێک وەکو مەجلیسی قەبەلی لێ هات هەمویانی داوت کرد و جگە لە نەوشیرا مستەفا بۆ لادانی گۆڕان و بۆ پەکخستنی پەرلەمان پەرلەمانەکە خۆی پێنەگەیشت بوو لە گەشت و نەشە و نمایکی زۆر بەسیت و دوورخایەنە بوو وەکو مناڵێکی معوەق بەڵام یەکجاری خنکاندی